ئەم نەمامگەی سەرچنار سەر بە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوەنی سلێمانیە لە ساڵی 1940 دامەزراوە. لێرە زۆربەی ئەو نەمامانە بەرهەمێت کە سەر بە دارستانەکانن. زۆر زۆربەی ئیشەکانی ئێرەکەوێتەوە سەر ئەرک و ماندووبوونەکانی ئافرەت. 4 کرێکارمان هەیە کە بە بەردەوامی لێرە کارەکەن. 5 کاریشمان هەیە کە ڕێکخراوی WFP بۆی دابین کردوین. لێرە زۆربەی ئیش و کارەکانی وەشتە لەکەوێتەوە سەر شانی ئافرەتەکان لە خۆڵ تێکردن و کیس تێکردن و ناشتن و ئاودان و هەمووی. لە ساڵانی پێشوار نزیکەی 250,000 نەمام بەرهەم هێنرا، بەڵام بە خۆشحاڵیەوە بە هاوکاری ڕێکخراوی WFP کە هاوکاری کردین 1,500,000 بەرهەم هێنرا کە ئەویش بە هاوکاری ئەو بوو توانین ئەم ئاستە بەرز بکەینەوانێ. لە ساڵانی ڕابردووە بڵین لە ساڵی 2002 کرێکارمان زۆرتر بوو، بەڵام بە بۆنی ئەوەی کە خۆتان نەزانن زروفەکە چۆنەوە بە چ بارودۆخێکا تێ بەڕێ هەرێمی کوردستان کە هان لی تەقاعود بوو نەماوەتەوە. پێشتر 20 بۆ 15 کرێکارمان هەبوو کە 15یان بڵین دایمی بوون و 20یان مۆقەت بوون، بەڵام ئێستا بە بۆنی ئەوەی کە لێ ڕۆشتە و تەقاعود بوو جێگرەوەی نییە کە تەعیم بکرێتەوە، تەنها 4 کرێکارمان ماوەتەوە. ئێمەش کورسێکی زۆری خستۆتە سەرشانیان کە لێرە کارەکەن و هەموو ئەرکەکان کەوتۆتە سەرشانیان. لە هەرێمی کوردستان بە بۆنەی ئەم زروفی کە هاتۆتە پێشەوە ئەم بارودۆخی بە داراییە، ئەرکی ژنان زۆر قورس بووە. وەکو بینن لە شوێنە ئەهلەکانە جاری وا هەیە لە 8 بەیانیەوە تا 4 ئەسر ئیشیان پێ ئەەکەن بە ماندووبوونێکی زۆر کرێیەکی کەم 250,000 کە ئەمە زۆر کەمە، بەشی هیچ ناکا و ماندووبوون و ئەرکەکانیشیان کەم ناکاتەوە لەگەڵ ئەوەیە. ئەم ئەرکی کردوتە سەر ژنان ئەرکی ژیانیان قورس بووە و لە هەروەها لە شوێنە حکوومەکانیشە بە بۆنەی ئەوەی کە تەعینات نییە، بە بۆنەی ئەوەی کە تەقاعود ئەبێلەیان زۆربەی ئەرکەکان کەوتۆتە سەریان قورسە ناتوانن بیکەن، بەڵام لەگەڵەوەشتا نەمامگەی عنی ژنان. لەم نەمامگەیە زۆربەی ئەو دارانە بەرهەمێنرێ کە دارستاناوین یان خود بڵین سنۆبەریات بەرهەم هەیە و لە پارە بە خۆشحاڵی و هەمان بوو کە بە خۆڕایی تەوزی ئەکرا بەسەر شوێنە گشتەکانە و زیادکردنی بەشیش سەوزاییمان هەبوو، بەڵام لە بەبوونی کەمی دەستی کرێکاری ئافرەت و کەمی دەستی ئافرەت لە کارەکەیە ئیمساڵ ئەو نەمایەوە، بەس هەر بەر خۆشحاڵیەوە بە نرخێکی گونجاوتر لە بازار ئەفرۆشرێ. لێرە نرخەکان زۆری فەرقە، ئەتوانن یعنی ئەوانەی کە لە دەرۆن بێن لێرە بیکردن و ئەو شوێنەی پێسەوزکەن کە ئەیانەوێت زاوێتەیە، سۆیایە، مەشهەدیە، یوکالیپتۆزە، زۆربەی دارەکانە یعنی بڵێن، بەس ئێمە داری بەرارمان نییە یان کەمە. گۆیژی زینەیە، چناری ئێرانیە، قەزوانی ئەمریکیە، زۆربەی ئەو دارانە لێرە بەرهەمیەت کە بڵێن دارستاناوین. ڕێکخراوی WFP بە خۆشحاڵیەوە ئەم جارەش خولێکی تایبەتی کردوتەوە بۆ دەرچوانی کۆلێژ و پەیمانگا کە هەمویان کوشت و کاڵین. لێرەیە خولێکی تایبەتیان بۆ کراوەتەوە بۆ ئەوەی بتوانن کە لە داهاتووە پێشانگایەکی تایبەت بە خۆیان هەبێت و زۆربەی کەرەسە سەرەتایەکانیان بۆ دابینەکان لای ئێمە فێری پرۆسەکە ئەبن و دوایش لە لای خۆمان بە خۆشحاڵیەوە ئەتوانین 2000 بۆ 2500 نەمامیان بیرێتێ وەکو دەستپێکێ بۆ هەلی کارەکەی خۆیان و هاندانێ بۆ گەنجەکان. لێژا بە خۆشحاڵیەوە زۆربەی ئەوانەی کە لێرن ئافرەتن کە وەرگیراون و کارەکەن. دولبەر عومەر 27 ساڵە لێرە کارمەندم، خەریکی کیسەین، کیسە تێەکەین، زەرعەکەین، ئیتر ئاودانە، بژارە، هەموو ئیشەکان ئێمە ئیکەین. 4 ڕسمیە، 5شمان مۆقەتین کە منەزەمەیەک دایناوین ئیشەکەین. 7 بەیانی یەینە سەر کار هەتا 3 دوانی وەڕۆ لەگەڵ ڕەفیقەکانمە بەردەوامین لە ئیشەکە. کارەکەمان کیسە تێکردنە و کیس بردنەتە دەرەوە و زەرعکردنە و ئیتر ئەوان ناکەین، بژارە و ئاودانە و ئیشەکەمان گشتی بەدەستەکەین. هیچ ئامێرێک نییە یارمەتیمان بات، هەمووی لەسەر شانمانە. ئیشەکەمان زۆر قورسە،
ئەیتر موچەکەیشمان بایی ئیشەکە نییە ئەگەر خەڵک دامەزرێنن و ئەگەر ئەمیلەتەکە لەسەر ئیش بێ گشتی ئێمەش ئەرکمان تۆزە سوکترە بێ بەس دامەزرانن نییە بۆیە کەمی لێیە ئیشمان قورسە لە هەرشی مارسە هەر ئەوەنە بیری ئێمەیان هەیە بیری کرێکاریان هەیە هەر ئەو ڕۆژە بیریان هەیە ئەینا قەت بیری کرێکاریان نییە هیچ کار ئاسانیەک بۆ کرێکار ناکرێت زڵەخا عەبدوڵڵا لە حەوتی بەیانیەوە بۆ سەی دوانی وەڕۆ چیستەیە تێەکەین ئیتر ئێمە ئەم چیستانە تێەکەین ئەیکەی ناو لەوحانەوە ئیتر قەڵەمی تیا ئانێژین نەمامی تری تیا ئانێژین سنەوبەر لە دوای ئەم چیستانە کە تێمان کرد ئەیکەینە ئەو لەوحانەوە ئیتر ڕەفیقەکانیشمانەمی بەیەکەوە چین ئەینێژین تۆوی تیا ئەنێژین ئیتر قەڵەمی تیا ئەنێژین بە هاوکاری هەمومان حکومەت بۆی دابین نەکردوین ئامێر هەر بەدەست ئیژەکەین ئارەوڵا دەستمان زۆر هیلاکە سەرە ڕای ئەوەی کە معاشەکەمان کەمە ئیتر ئامێریشمان نیە هەر بەدەست ئیژەکەین هیلاگە بین من ناوم ڕێزان حەسەنە لێرە کرێکاری ڕۆژانەی بەڵام ماوەیەکی زۆرە لێرە ئیشەکەی من ماوەی 3 ساڵە لێرە ئیشەکەم لە دوای ئەوەی کە کیسەکان لەوێ تێئەکرێ یان لە لەوحەکانە ڕیزەکەین ئەنجا بە قەڵەم بێ بە شەتڵ بێ بە تۆ بێ ڕواندنەکەین کە هاتە بەرهەم ئاودانیان هەیە بژاریان هەیە یەکەم جار دەست دەکەین بە تێکردنی گڵ بۆ کیسەکان ڕیزکردنیان لە لەوحەکان پاشان بە قەڵەم بێ بە تۆ بێ بە شەتڵ بێ نەمامەکان ئەڕوێنین ئاودان لە دوای ڕواندن ئاودانیان هەیە ئاودانەکەین ئەنجا بژار دەست دەکەین بە بژارکردنی نەمامەکان هەتایەنە بەرهەم و ئەنجا ئەنێرێ بۆ شوێنانی کە پێویستن هیوادارم هەموو ژنێک بۆ کارکردن پشت بە خۆی ببەستێ پشت بە چواردەوری نەبەستێ دڵنیام لەوەی هەر ئیشێک پتەوێ دەست پێ بکەیت هەوڵ و مادووبوونێکی ئەوێ بۆ ئەوەی بەرهەمی دەستی مادووبوونی خۆ بەدەست بێنیت ئەویش پێویستی بە هەوڵ و مادووبوونە هیوادارم هەموو ژنان پشت بە خۆیان ببەستن